هەڵمەتی چاندنی بەڕوو لەلایەن ڕێکخراوی ژینگە پارێزانی پیرانشارە لە دەرەوەی شار. لە درێژەی هەڵمەت و چالاکیەکانی ڕێکخراوی ژینگە پارێزانی پیرانشار کە بە مەبەستی پەرەپێدانی هزری ژینگە پارێزی بەڕێوەچوو زیاتر لە 2000 دنگی بڕوو چەندە مامێک چێندران. ئامانج لەو هەڵمەتە پەرەپێدانی هزر و بیری ژینگەیی، گرنگیدان و پەرەپێدانی دارستانەکان و هەروەها ڕەوانەوەی مەترسیەکانی سەرژینگە بەتایبەت دارستانەکانە. ئەمڕۆ هاتووین بەشداری لە هەڵمەتی بەڕووچەقاندن بکەین. مەبەستمان لەو کارە پاراستنی دارستانەکان و هەروەها پەرەپێدانە بە ژینگە و بەو هیوایین کە بەو هەڵمەتەی ئێمە و بەو کارەیەمە نەوەکانی داهاتووش بیری پاراستنی ژینگە زیاتر دەمێشکیاندا گەشە بکات. بەخۆشیەوە چالاکیەکانی ژینگە پارێزان توانیوێتی کاریگەرێکی ئەرێنی لەسەر بیر و ڕەوتی ژینگە پارێزی لەسەر خەڵکانەوە بدات و توانیوێتی خەڵکانێکی زۆریش بەرەو ئەو ڕێوشێنە هان بدات. وەک ئەو ڕۆژ دەبینین خەڵکانێکی زۆر هاتوون بۆ ئەوەی کە بەڕوو بچەقێن و پەرە بدەن بە ژینگە پارێزی و ژیاننەوەی دارستانەکان و هەروەها ژن و منداڵێکی زۆریش بەشداری کردووە. ئەوڕۆ لەگەڵ ژینگە پارێزانی خانێ هاتووین بۆ بەڕوو چەقاندن. داوامان لە لاوان و مناڵان هەیە کە دەگەڵمە بێن ژینگە پارێزی فێر بن و دارستانەکان بپارێزن. ئامانجی ئێمە پاراستنی داهاتوومانە. بەشداری بە چاوی ژنان و منداڵان لەو هەڵمەتەدا بۆتە دڵخۆشەیەک بۆ داهاتوو زیاتر هاندانی خەڵک لە بوارەکانی پاراستنی ژینگە.